دەمەوێت گفتوگۆی زیاتریان بابەتە بکەم میوانم دەبێت دکتۆر سامان سیوەیلی گوتەبێژی وەزارەتی پەروەردە ڕاستەوخۆ لە هەولێر میوانی ئێمە دەبێت. دکتۆر سامانم کاتت باش، زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. ئامادەکاری چیتان کردووە بۆ سبەی؟ بەڵێ سپاس بۆم دەرفەتە. بێگومان سەرەتا ئەمەوێ پیرۆزبایی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە تەواوی قوتابیان و مامۆسایان و فەرمانبەرانی وەزارەتی پەروەردە بکەم بە بۆنەی ئەوەی کە سبەینێ 25 یەکەم زەنگی خوێندنی ساڵی خوێندنی 2024-25 لێر دەدرێت لە سەرجەم قوتابخانەکان لە هەرێمی کوردستان و دەستپێکی ساڵی نوێی خوێندنە و لە ئێستاشەوە هیوای سەرکەوتن بۆ سەرجەم قوتابیان دەخوازین و هیوای ئەوەی ساڵێکی پڕ ئارامی و پڕ دەستکەوتی زانستی بێت بۆ سەرجەم قوتابخانەکانمان و سەرجەم قوتابیەکانمان. بێگومان ساڵانە بەر لە دەستپێکی ساڵی نوێی خوێندن وەزارەتی پەروەردە کۆمەڵی ڕێکاری خۆی دەگرێتە بەر، لەوانە ڕێخستنەوەی میلاکی مامۆستایان کە ئەمە پەروەردەی گشتی پارێزگاکان و پەروەردەی قەزاکان پێی هەڵدەسن، جگەل لەوە دابەشکردنی قوتابیان بەسەر پۆلەکان و هۆبەکاندا، تۆمارکردنی قوتابیانی نوێ ئەوانەی لە پۆلی یەکن، گواستنەوەی نێوان قۆناغەکان بۆ نمونە لە قۆناغی بنەڕەتی بۆ قۆناغی ئامادەیی یاخود لە قوتابخانانەی 1-6 بۆ قوتابخانەی 7-9، وەرگرتنی قوتابیان لە پەیمانگاکانی سەر بە وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان، وەرگرتنی قوتابیان لە پەیمانگا پیشەییەکان ئەم ساڵکە بۆ یەکەم جار کراونەتەوە لە هەرێمی کوردستان. ئەم کۆمەڵە ڕێکارانە هەمووی دەگیرێتە پەر، جگەل لەوە خشتەی بە شەوانەکان دابش دەکرێت بەسەر قوتابخانەکانە بۆ ئەوەی کە بەڕێوەری قوتابخانەکان و پەروەردەکان ئەوان بە شەوانەکان دابش دەکەن بەسەر مامۆسایانە بۆ ئەوەی کە لەگەڵ یەکەم زەنگی خوێندن قوتابیان هەر یەکە پۆلی خۆی بزانێ و مامۆسایانیش خشتەی بە شەوانەکانیان لەبەردەستا بێ و دەست بکەن بە پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان. جگەل لەوە پاکردنەوەی ژنگەی قوتابخانەکانە، پاکردنەوەی تەنکی سەربانە، تەنکی ئاوە ئەمانە کۆمەڵی ڕێکارن کە ساڵانە وەزارەتی پەروەردە بەڕێنمایی و بەکرێدانی فرۆشگاکانە دابینکردنی نەوتە بۆ قوتابخانەکان، بە تایبەتی سەرەتا لەو ناوچانەی کە سەرما و سۆڵز و ڕویان تێیەکە وەکو ناوچە سنووریەکان و ناوچە شاخاویەکان. ئەمانە کۆمەڵی ڕێکارن کە ساڵانە هەموو ساڵێک وەزارەتی پەروەردە بە پێی خشتەیەک لە مانگی 6ەوە دەست دەکات بە ئامادەکاری بۆ ساڵی نوێی خوێندن و لەگەڵ یەکەم زەنگی خوێندنە هەموو شتێک ئامادەیە لە سەرجەم قوتابخانەکانی هەرێمی کوردستان. کۆکو جەنابتان ئاماژەتان پێدا نزیکەی 6804 قوتابخانەمان لە سەرانسەری هەرێمی کوردستان هەیە. زۆر باشە. ئەم ساڵ چەند قوتابخانە و پۆلی نوێتان کردوێتەوە؟ ئێمە لە کۆی کابینەکە جێی ئاماژە پێکردنە ئێمە بە ناوی وەزارەتی پەروەردەوە سوپاسی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار کاک مسرور بارزانی بکەین بۆ پشگیری بەردەوام و پشگیری ڕاستەوخۆی جەنابیان لە پرۆسەی پەروەردە و فێرکردن. بەڕاستی لەم کابینەیەدا هەنگاوی زۆر گەورنراوە، جارێ ئەگە سەرەتا لە باڵەخانە بۆ دەست پێ بکەین لە کۆی کابینەکە لە کۆی ئەم 5 ساڵی ڕابردوو ئێمە 194 قوتابخانە و باڵەخانە بڵین تاو کراوە و کەوتونەتە بواری خزمەتەوە. 152یان تا مانگی پێشوو ئەو تاو بوو، 42 قوتابخانەیشیان لە کۆتایی مانگی 9 سەرەتاییدا دەکەوێتە بواری خزمەتەوە. جگەل لەوە جەنابیان بەر لە هەفتەیەک بەردی بناغی 15 باڵەخانەی تری لە قەزای خەباتکە و بۆ سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێرە، بە تایبەتی زۆرینەی ئەو قوتابخانە نوێیانەش دەکەونە دەوروبەری هەولێرەوە، هەرچەند ناوشاری هەولێرژی دەگرێتەوە. لە سۆران لە قەزای سۆران پێشی 2 هەفتە بەردی بناغی 28 قوتابخانەی سێپۆلی دانرا. دیارەکە دەڵێن سێپۆلی مەبە زیاتر بۆ گوندەکان و ناوچە دوورە دەستەکان بوو، ئەوانە هەندێکیان بیناکانیان نەشیا بوو، ئەوانیش بوونە دەبنە خاوەنی باڵەخانەی خۆیان، بۆیە ئەتوانین بڵێن ئەمانە هەر هەمووی لە بواری خزمەتان. جگەل لەوە 1700 باڵەخانە هی باخچە و قوتابخانە نۆژەن کراونەتەوە. ئەمانە بەشێکیان نۆژەنکردنەوەی کولی واتە بە تەواوی نۆژەن کراونەتەوە، هەندێکیان نۆژەنکردنەوەیکی جوزئیان ویستووە، مەسەلەن بۆ نمونە قوتابخانەی سیاجەکەی ڕووخاوە، قوتابخانەیەک بۆ نمونە پێویستیەکی تایبەتی هەبووە، دیواریشی درزی بردووە. ئەمانە هەمووی کاری نۆژەنکردنەوە بۆ 1700 قوتابخانە و باخچە لە سەرجەم پەروەردەی گشتی پارێزگاکان کراوە. جگەل لەوە لە چوارچەوەی پرۆسەی فراوانکردنی قوتابخانە، ئەو قوتابخانانەی کە مەساحە و ڕووبەریشی باشیان هەیە بەڵام بیناکەیان بچووکە و لەبەر کەمکردنەوەی لۆت لەسەر پۆلەکان
بۆ ئەوەی ژمارە قوتابی زۆر نەبێت لە پۆلەکاندا توانیمانە ژووری زیادە دروستکەین بۆ قوتابخانەکان بۆ ئەمە بەسەر 627 ژوور لە قوتابخانەکان لە هەرێمی کوردستان دروست کراون کە ئەمە یارمەتیدەرێکی باش بوو بۆ کەمکردنەوەی لۆت لەسەر قوتابخانەکانمان بەگشتی ئەتوانین بڵین لە سەرەتای کابینەکەەوە تاکو ئەمڕۆ لە ڕووی باڵەخانەوە بەم کارانە هەستاوین جگەل لەوەی لە کاتێکا من قسە بۆ جەناتان دەکەم دەیان بینای ترودان باڵەخانی تریش کاری تێدا دەکرێت بۆیە پرۆسەکە بەردەوامە و ئاستێکی دیاریکراو نییە بڵین ئێمە گەبگەین ئەم ئاستەی تر تەواو چونکە مەسەلەی بینا هەم بە گوێرەی کەش و هەوا بە گوێرەی زەمن و تێپەڕبوونی کات ڕەنگە زیانی بەرکەوێت جار هەیە بەهۆی ڕووداوە سروشتەکانە وەکو بوومە لەرزە جار هەیە بەهۆی گەرما و سەرما و کەش و هەواوە جگەلەوە کە قوتابیان زۆرجار لە ئەنجامی تەعاملکردن لەگە ژینگەی قوتابخانەکەیان ئەمانە وا دەکات کە پرۆسەی هەم نۆژەنکردنەوە هەم دروستکردنی باڵەخانە پێویستێکی بەردەوام بێ لە کاتێکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ئەرکانەی خۆی بەزیادەوە بەرامبەر بۆ قوتابیان و مامۆسایان و پرۆسەی پەروەردە و کەرتی پەروەردە بە گشتی پێشکەش کردووە لە هەمان کاتا توانیمانە ئێمە ئامێزی میهرەبانی بۆ 191500 قوتابی عەرەب بگرینەوە بکەینەوە کە لە ناوچەکانی بەتایبەتی پارێزگاکانی ناوەڕاستی عێراق ڕویان لە هەرێمی کوردستان کردووە لەبەرەوەی کوردستان خۆشبەختانە و بە سوپاسەوە سوپاس بۆ خوا و سوپاس بۆ خەڵکی کوردستان و سوپاس بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە ئارامی و ئاسایشێکی باش هەیە لە هەرێمی کوردستان بەم هۆیەوە ژمارەیەکی زۆر لە خانەوادە عەرەبەکان لێرەن ئێمە ئەوانەی قوتابین کە ژمارەیان 191000 قوتابیە ئەمانە هەمووی باڵەخانی قوتابخانەی خۆمانمان بۆ تەرخان کردوون بۆ نمونە بەشێک لە قوتابخانەکانمان لە خزمەتی ئەواندایە بەشێکی داوامی دووهەمی قوتابخانەکانی خۆمان داوە بەوان ئەمە وای کردووە کە لۆدێک لەسەر باڵەخانەی ئێمەش دروست بێ جگەل لەوە 40,000 قوتابخانەی قوتابی پەنابەری سووریمان تێکەڵ کردووە لە چوارچێوەی سیاسەتی تێکەڵکردن کە ئەمەش هەنگاوێکی گەورەیە وەزارەتی پەروەردە لەم کابینایە ناوێتی ژماری 40,000 بڵین 40,000 قوتابیش تێکەڵ بە قوتابیانی ئێمە بن حتمەن کە لۆدێکی زیاتر چۆتە سەر بەو لۆدەوە کە باست کرد کاک سامان ئێستا هیچ قوتابخانەیەک ماوە لە هەرێمی کوردستان سێ دەوامی تێدا بکرێت لە سەرەتای ئەم کابینەیە ئێمە نزیکەی 116 قوتابخانەی سێدەوامیمان هەبووە لە هەرێمی کوردستان بەڵام ئێستا تەنها 13 قوتابخانە ماوەتەوە کە سێدەوامیە ئەویش بە تاوابوونی ئەم باڵەخانە نوێیانە ئەوانی چارەسەر دەبن کە ئەمەش دەستکەوتێکی گەورەیە بەڕاستی بەڵام ئێمە ئیکتفا بەوە ناکەین کە بڵین قوتابخانەی سێدەوامیمان نەما ئیتر چۆنەڵێ پاڵی لێ بدەینەوە نەخێر ئێمە کار بەوە دەکەین کە باشترین ژینگە شیاوترین ژینگە بۆ قوتابیانی هەرێمی کوردستان دابین بکەین و هەوڵ بدەین قوتابخانە دوو داوامیەکانیش بە تێپەڕبوونی کات و بە زیادبوونی ژماری باڵەخانەکان نەمێنن و کەمیان بکەینەوە بۆ ئەوەی لەگە ستانداردە جیهانی و پێوەرە جیهانیەکانە بتوانین هاوتەری بڕۆین ئێمەش دەست خۆش سپاس دەکەم بەڕێز سامان سیوەیلی گوتەبێژی وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان سپاس